لەگەڵ نزیکبوونەوەی سەرمای زستان نرخی نەوتی سپی ڕۆژ بە ڕۆژ بەرز دەبێتەوە. لە ئێستادا نرخی یەک بەرمیل نەوت 150,000 دیناری تێپەڕاندووە. چاڕوان دەکرێت نرخەکە زیاتر بەرز ببێتەوە. والله من داوا لە حکومەت دەکەم نەفت دەبی تەوزیعکەت بەسەر هاوڵاتیان چونکە دنیا ساردە و زستانە. ئێستا بۆ نمونە یەک بەرمیل نەفت چوویتە 150,000 جلیکان بە 15,000 بۆ 20,000. یعنی ئێمە لە وڵاتێکی ئێستا ژێر پێم بکۆلیەوە پڕی لە نەوتە. لازم حکومەتی ئێستا نەوت بەسەر خەڵک تەوزیعکەتن. بێگومان بەرزبوونەوەی نرخی نەوت دەبێتەوە کارێک کە لەم کاتەدا نەبوونی کارەبا نەبوونی نەوت بۆم سەرماسۆزەیە ئاستەنگێکی زۆری لە بەردەم هاوڵاتیان بەتایبەت چینی هەژار دروست کردووە. گەرچی نرخی نەوتی خاو بە 66 دۆلار لە بازاڕەکانی جیهان مامەڵەی پێوە دەکرێت، خاکی هەرێمی کوردستانیش پڕە لە سامانی سروشتی. ڕۆژانە بە هەزاران بەرمیل نەوتی خاکی کوردستان دەنێندرێتە دەرەوە، بەڵام هاوڵاتیانی هەرێمی کوردستان ساڵانە بەدەستی گرانی نرخی نەوت و بنزین و سەرمای وەرزی زستان دەناڵێنن. ئێستا خۆتان دەزانن وەرزی سەرما هاتووە، دەڤەری بانیان هەموو چیایە و شتیوایە ساردی زۆر دەگرێتەوە. نەفتی سپیش زۆر کەمە ڕاستی. ئێستا نرخەکەی بوویتە 150,000. ئێستا خۆت دەزانی کە قەیرانە و کەس ناتوانێت ئەو هێستا هەیە بەخوای لە بن چادرە نەک نەوت و پێ ناکرێت لە بن چادرەوەیە. گەر نەوت گران بێت بە 150,000 دینار بەخوا هەموو کەس ناتوانێت بیکرێت. هەیە ئیتر حکومەت دەبێت چارەسەری ئەم خەڵکە بکات. ئەم خەڵکە ئیتر ناتوانێت هەروە بوەستێت هەروە بوەستێت ڕاوەستێت، ئیتر سەبر نەما. بێپاچی حکوومەت وای کردووە ڕۆژ بە ڕۆژ باری گوزەرانی هاوڵاتیان بەرەو خراپی بڕوات. لە جاتی دۆزینەوەی بۆ چارەسەرکردنی کێشەکان نرخی کەلوپەلەکان لەسەر هاوڵاتیان گرانتر دەکەن. بەشێک لە بەرپرسانیش هەوڵی قۆڕەکردنی بازار دەدەن. سەرەڕای زنجیرە قەیرانەکان تووشی هاوڵاتیانی هەرێمی کوردستان بۆتەوە. حکوومەتی هەرێم ماوەی 4 ساڵە دابشکردنی نەوت لەسەر هاوڵاتیان ڕاگرتووە. هاوڵاتیانیش لە ئێستادا بە نرخێکی گرانتر لە بازار دەیکڕن و بەهۆی گرانی نرخەکەشەوە کەمترین کەس دەتوانێت بیکڕێت. محەممەد جەلیل، کەناڵی بادیناسات، بەردەڕەش.